خۆپشاندان و ناڕەزایەتی تشرینیەکانە لە بەغدا بەڕێکەوتن بۆ بەردەم پەرلەمانی عێراق داوای سەرەکیان ڕێگریکردنە لە هەمواری یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە پەرلەمان دەیەوێت بگەڕێتەوە بۆ هەمواری یاسا کۆنەکە. القانون اللي جاي الحكومة الإطار ما شاء الله هو همواري ياسای هەڵبژاردنەکان کە چوارچێوەی هەمانگی هێناوێتی بۆ ئەنجومەنی نوێنەران سوێن بەخوا نایاڵین تێپەڕێت دەنگی لەسەر بکرێت ئەگەر بتانێ ئەو یاسایە تێپەڕێنن ئەوا دەبێتە بڵێسەی ئاگرێک تەنیا مەگەر خوددا کپی بکاتەوە. خرجنا لرفض هذا القوانين السابقة. لا کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران هاتینە دەرەوە بۆ ڕەتکردنەوەی یاسا کۆنەکە کە یاسای سانت لیگۆیە بۆ ئەوەی هەڵبژاردن بگەڕێتەوە بۆ یەکبازنەیی. ئێمە دەمانەوێت هەمواری باشتری یاساکە بکرێت نەک سانت لیگۆ کە تەنها حیزبە گەندەڵەکان دەگەڕێنێتەوە بۆ دەسەڵات. واجهة السلطة ولا الحكم. بەهۆی ناڕەزایەتیەکانی شەقام و بەشێک لە کوتلە سیاسیەکان پەرلەمانی عێراق ناچار بوو بۆ جاری دووەم خوێندنەوەی دووەم بۆ هەمواری یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوابخات. فقرة 5 جريدوي بو بقانون تعديل الثالث لقانون انتخابات المحافظات وأقضية بل هرچند هوتا أو فقرة سردو خوزا دوابا كو عدد وان قانوني طلب كربون فقرة نعم بهتا إلقاء بلك أفقرة بهتا دري خستن الجدول عمل بهتا تأجيل كرن وجلسة كودي أو دنكوتا سردون وهذا تأجيل كرن بو جلسة احتمالا بو جلسة كودي. گەر لایەنەکانی چوارچێوەی هەمانگی سەرکەوتوو بوون لە هەموارکردنەوەی یاساکە ئەوە هەڵبژاردن لە فرەبازنەییەوە دەگۆڕێت بۆ یەکبازنەیی و پشت بە سیستمی سانت لیگۆ دەبەستێت. دواخستنی خوێندنەوەی دووهەمی یاسای هەڵبژاردنەکان لەژێر فشاری شەقام و سەدرەکان هات هەرچەندە چوارچێوەی هەمانگی پێداگری دەکات لەسەر تێپەڕاندنی ئەو یاسایە بەڵام شارەزایان دەڵێن تێپەڕاندنی یاساکە بەبێ ڕەزامەندی مەرجەعێتی شیعە و سەدرەکان و شەقام ئەستەما تێپەڕێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.